ڕێز و سڵاو بێوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەیدی. سەرەتاش با سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. بەڕێوەچوونی مەراسمی ڕێزگرتن لە یادی ڕامین فاتحی لەلایەن بنەماڵەکەیەوە. راپۆرتێک لەسەر دەست بە سەرکرانی چالاکانی سیاسی و مەدەنی لە کوردستان. کۆبوونەوەی ناڕزایەتی نانەوەکانی ئیلام. هەڵوەشانەوەی حکومی سێدارەی عەباس دریز لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە و گیان لە دەستدانی 6 هاوڵاتی بەهۆی پێکدادانی 2 ئۆتۆمبیلی سوخۆتباری بەلوچ. بەڕێوەچوونی مەراسمی ڕێزگرتن لە یادی ڕامین فاتحی لەلایەن بنەماڵەکەیەوە. ڕۆژی پێنجشەممە 30 ڕەزبەر 1404 هەتاوی مەراسمی سێمین ساڵیادی گیان بەخەتکردنی ڕامین فاتحی بە بەشداری بنەماڵەکەی و خەڵکی ئازادی خوازی خەڵکی شاری سنا بەڕێوەچوو. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ مەراسمی سێمین ساڵیادی گیان بەخەتکردنی ڕامین فاتحی لە کاتێکدا بەڕێوەچووە کە هێزەکانی دارایی ئیتلاعاتی شاری سنە لە ڕۆژانی ڕابردوودا گوشارێکی زۆریان خسۆتە سەر ئەندامانی ئەو بنەماڵە دادخوازە و هەڕەشیان لێکردن کە پێویستە مەراسمەکە بەڕێوە نەبن. جێگای ئاماژەیە لە مانگەکانی ڕابردوودا دایک و برای ئەو گیان بەخەتکردەوە بارەها لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیم و بانگێشت و لێپرسینەوەیان لێکراوە. راپۆرتێک لەسەر دەست بە سەرکرانی چالاکانی سیاسی و مەدەنی لە کوردستان. بەپێی راپۆرتەکان لە ماوەی یەک مانگی ڕابردوودا 31 چالاکی مەدەنی و سیاسی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە بە بێ بەڵگەی قەزای و بە توند و تیژیەوە دەست بەسەر کراون. بەپێی دوایین هەواڵەکان ئەو هاوڵاتیانە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم، هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ڕژێمی ئیسرائیل، هاوکاری لەگەڵ حیزبی کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندانە کراون کە کۆمەڵێک لەو دەست بەسەرکراوانەش پاش کۆتایی هاتنی لێپرسینەوە بە دانانی بارەمتەی قورس ئازاد کراون و بەشێکی دیکەشیان هێشتا ڕاگیراون و چارەنووسیان دیار نییە. کۆبوونەوەی ناڕزایەتی نانەواکانی ئیلام. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە نانەوایانی شاری ئیلام دژبەنەبوونی داهات و هەروەها بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و مایشەتی نانەوایان کۆبوونەوە. نانەوایانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە ناکارامەیی بەرپرسانی کۆماری ئیسلامی و هەروەها هەڵکردنی پلاکارد ئاماژەیان بەوە کرد کە بەهۆی کەمکرانەوەی یان کەمکردنەوەی یارانەی ئاردی نانەوایان، کەمبوونی داهات، نەبوونی هێزی کاری پێشینەدار و هەروەها گرانبوونی کەلوپەلی پیشەییەکان دۆخی ژیان و مایشەتیان لە خراپیدایە و ئەگەریشی هەیە کە لە داهاتوودا توانای بەردەوامی پیشەکەیان نەمێنێت. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی دەست بە سەرکراوی خەڵکی شاری بۆکان. عەبدوڵڵا گوڵستانی هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری بۆکان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 2 هەفتە لەسەر دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی پێنجشەممە 7 ڕەزبەری ئەم ساڵ لەلایەن هێزەکانی دارایی ئیتلاعاتی شاری بۆکانەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە و هاوڵاتیە پێشتر ڕێکەوتی 11 خەرمانان 1402 هەتاوی دیسان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراوە و بەهۆی ئەشکەنجەی ئەو هێزانەشەوە تەندروستی جەستەی لە دەستداوە و پاش دەرمانی لە نەخۆشخانە دیسان ڕەوانەی گرتوخانەکانی ئیتلاعات کرایەوە. هەڵۆشانەوەی حکومی سێدارەی عەباس دریز لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە. بەپێی راپۆرتەکان عەباس دریز بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێعدام لەلایەن دادگای باڵای وڵاتەوە حکمی ئێعدامەکەی هەڵوەشێنراوەتەوە. ناوبراو ڕێکەوتی 7 سەرماوەزی 1402 هەتاوی هاوکات لەگەڵ براکەی موحسین دریز لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و پاشان بە تۆمەتی کوشتنی بانقەست یان چالاکی چەکداری دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی و هەڵگرتنی چەک لەلایەن دادگای ئینقلابی ماحشەهرەوە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە. ڕۆژی چوارشەممە 30 ڕەزبەر فریشتە تەبانیان پارێزەری ئەو بەندکراوە سیاسیە بە بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕایگەیاندووە کە حکمی ئیعدامی ئەو هاوڵاتیە
لەلایەن دادگای باڵای وڵاتەوە هەڵبەشێنراوەتەوە و دۆسیەکەی ڕەوانەی دادگای پێداچوونەوە کراوە. گیان لە دەستدانی 6 هاوڵاتی بە هۆی پێکدادانی 2 ئۆتۆمبیلی سوختبەری بەلوچ. شەوی چوارشەممە 30 ڕەزبەر بە هۆی پێکدادانی 2 ئۆتۆمبیلی سوختبەری بەلوچ 6 هاوڵاتی دەستبەجێ گیانیان لەدەستا. بە پێڕاپۆرتەکان ئەو ڕووداوە لە جادەی ڕمێشک بۆ فەنووج سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان ڕوویداوە و هەموو سەرنشینەکانی ئەو ڕووداوەش بەهۆی ئاگرگرتنی 2 ئۆتۆمبیلەکە لە ئاگرەکەدا بەداخەوەکە گیانیان لەدەستداوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ توندی ئاگرەکە ئەوەندە زۆر بووە کە خەڵک نەیانتوانیوە تەرمی ئەو کەسانە پێش لەوەی کە بەتەواوی بسووتێنن یان بسووتێ دەربهێنن و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش سەبارەت بە ناسناوی ئەو هاوڵاتیانە زانیاریەک لەبەردەستدا نییە. گیان لە دەستدانی 2 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. بە پێڕاپۆرتەکان 2 بەندکراو لە زیندانەکانی عادڵابادی شیراز و قسل حەساری کەرەج بە هۆی بێبەشکرانیان لە دەرمان گیانیان لەدەستداوە. بە پێی هەواڵەکان سەجار شەعبانی خاوەند و منداڵ کە لە زیندانی عادڵابادی شیراز ڕاگیراوە پێش ئەوەی کە لەلایەن ڕژیمیشەوە دەست بەسەر و ڕەوانەی ئەو بەندینخانەیە بکرێت جارێک بەهۆی نەخۆشی دڵەوە نەشتەرگەری بۆ کرابوو. بەڵام سەرەڕای خراپی دۆخی تەندروستی و پێویستی بە جارێکی دیکەی نەشتەرگەری دڵ لەلایەن بەرپرسانی زیندانەوە ڕەوانەی نەخۆشخانە نەکراوە و گیانی لەدەستداوە. هەروەها بەندکراوەکەی دیکەش بە ناسناوی حەسەن سەحرایی تەمەن 54 ساڵ کە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی قەزل حەساری کەرەج ڕاگیراوە سەرەڕای پێشنیاری ناردنی بۆ نەخۆشخانە لەلایەن پزیشکی زیندانەوە لەلایەن بەرپرسانی زیندانەوە داخوازیەکەی ڕەت کراوەتەوە و بەهۆی خراپی دۆخی تەندروستیشی گیانی لەدەستداوە. گیان لە دەستدان و برینداربوونی 8 کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا کرێکارێک بەهۆی بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران گیانی لەدەستدا و 7 کرێکاری دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی بیناسازی تەمەن 29 ساڵ و خەڵکی شاری هەمەدان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار و کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە گیانی لەدەستداوە. هەروەها ژنێک لە شاری ئامول سەر بە پارێزگای مازەندەران بەهۆی ڕوودانی تەقینەوەیەک لە ماڵەکەی گیانی لەدەستداوە. حەوکرێکاری بیناسازی کە لە تەنیشت ماڵی ئەو ژنە لە بیناکە کاریان کردووە هەوڵی ڕازگارکردنی ئەو ژنەدەن بەڵام بۆ هۆیەوە ئەو حەوکرێکارەش لە ئاگرەکەدا بریندار دەبن و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێن. بەڵێ بینەران زۆر سپاس کە تاوکو کۆتایی لەگەڵمانە بوون گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن هەر شاد.